ئەمڕۆ بەشداریمان کرد لە پرۆژەی زانستی کە بۆ قوتابخانەکانی حکومی و ناحکومی کرابووەوە. بەڕاستی کە 22مین پرۆژەیە کە پێشەنگای پێدەکرێتەوە. شتی زۆر نایابمان دیت لەلایەن قوتابیان پێشکەش کرابوو بە پرۆژەی جوان جوان و بە پرۆژەی نایاب بەشداریان تێدا کردبوو. ئەم جارە دوو قوتابخانەی حکومیش بەشدار بوون لەم پرۆژانەی کە پێشکەشیان کرد بوو لە ناو ئەو 50 قوتابخانە ناحکومیە. دەستخۆشی لە قوتابیان دەکەم. بەڕاستی ئەوەی جێگای شانازیە کە تەمەشا دەکەی قوتابیانی بەهرەمەند بەرچاوت دەکەوێت. هیوادارین ئەم پرۆژانە بەردەوام بن و ئەم جۆرە پێشەنگا زانستیانەش بەردەوام بن تا زیاتر قوتابیانمان بتوانن سوود لە بەرە و توانەکانیان وەربگیرێ و بۆ پێشکەشکردنی ئەو بەرەمەندیانەی کە هەیتیان بە جوانترین شێوە پێشکەشی بکەن، پێشکەشی کۆمەلگای خۆیان بکەن بۆ خزمەتی کوردستان.